کاک علی سڵاو لێبێ ئەم شوشانە لێرەدا ناوە چییە بەچی بەژاری وعلیکە سەلام بەخێر بن سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەکو براندی عەلیجاف بەشداریمان کردووە و سرکەمان هەیە بەس ئەم ساڵ جیاوازیەکمان دروست کردووە ئەویش وەکو ئەم سرکانە گیادرمانمان تێی کردووە گیامان بۆ ئیزافە کردووە بۆ بەردانی بۆرەکانی دڵ و چەوری جگەر و ئەلحەمدولیلا جوابدانەوەیەکی زۆر چاکیە بۆ خەڵکێکی زۆر کڕیارێتی و ئەلحەمدولیلا ئێستا وای لاتەوە بە کارتی زەمانەیە بە خەڵکی هەنی ئەوەندە جوابدانەی بەخۆت ئەمە ئێمە سرکە سادەکە کە سرکەی سێوە لەگەڵ زانکۆی سلێمانیە دانیشتومان کردووە لە بەشە ڕۆکە پزیشکیەکان کە ئەوان هاوکارمان وەکو عیلم وەکو زانیاری ئەو گیانیان اختصاص کردووە بۆ بۆرەکانی دڵ و بۆ چەوری جگەر ئێمە شاساین بە ڕێژەیەکی دیاریکراوە تێمان کردووە الحەمدولیلا ئێستا جوابێکی زۆر عەجیبی داوەتەوە. باشەواتە لە ڕووی تەندروستیەوە هیچ زیانێکی نییە؟ بەڵێ ئەمە وەکو تەواوکاری خۆراکیە وەکو عیلاج نیە وەکو دەرمانیە بڵێ ئەمە خراپی لەسەر ئەوەیە و لەسەر ئەوەیە ڕێژەیەکی زۆر کەمی تێکراوە بەس تەنها بۆ ئەوی کە هاوکار بێ بۆ بەردانی بۆرەکانی دڵ و چەوری جگەر خۆی سرکەکە بەخۆتە و ئەم گیانی شابێتە هۆکاری زیاتر بە قوتکردنی سرکەکە بۆ ئێستا دەمارەکانی پاکە بێت ئەمە بە زەمان هەتا ئەم دەقەیە کە لە سلێمانی و لە کەرکووک و لە گەرمیانە الحەمدولیلا فرۆشمانە بووە یەک نەفەر بووی نەگەڕانیوێتەوە و لە پەیجا هەتا ئەم دەقە یەک نەفەر گلەی نەبووە لە گەورە لە تا بچوو ئێستا منیش لێرە دەرەکەوم و لۆگۆی خۆشمانی بەسەر شتێک نییە کە شاراوە بێ دوکانمانەیە سنتەرمانەیە و کارگیشمانەیە لۆگۆکەش وێنەی خۆتە لۆگۆکەش وێنەی خۆمە هەر بە ناوی سرکەی دڵ و جگەری ژناوتان ناوە بەڵێ لە بەروی خەڵکی یەکسەر لێ حاڵی بێت. باشە جگە لەمە چ شتێکی دیکەتان هەیە؟ جگە لەمە کە چەند موادێکی ترمان دروست کردووە کێرەوانە کە جوابدانەیە بووە سرکەی شەکرەیە تقریبا 36 جۆر گیای تێکراوە ئەوش بۆ دابەزاندنی شەکرەیە بۆ دابەزاندنی کێشمان دروست کردووە بۆ دابەزاندنی زەختمان دروست کردووە بۆ ئینتیابات و ڕمڵ و بەردی گورچی لە دروستمان کردووە هەڵبەتە ئەمەشە هەمووی لە پشت ینی بە پشتگیری چەند پسپۆر و دکتۆر و ئەوانە دروست کراوە. ئەمە خۆتان هەر لە گەرمیانە دروستیەکەن؟ خۆمان هەر لە گەرمیانە دروستیەکەین. خەڵک کە ئەم شتانە ئەکرێت یعنی وەڵامیان چییە بۆ ئەم سرکانەی کە ئەیبن؟ وەڵای خەڵکی زۆر سوپاسی ئەوەمانەکەن کە ئەڵێ بەڕاستی ئەوە بنە هۆکاری ئەوەی کە ئێمە دەستە دەرمان هەڵگرین دەستە عیلاج هەڵگرین ئەمە وەکو سرکە کابرا بەکارێنێ بۆ شەکرەکە ڕاستە شەکری داوەزە بەڵام لە لایەکی ترۆ لە دەیان لای ترۆ سوودی لێ وەرەگرێت بۆ لە بڕووی هەموو موادەکان موادی خۆراکی و سروشتین هیچ موادی کیمیایی و حافیظە و دەرمانی تیانە ببێتە هۆکاری ئەوەی لە شوێنێکی ترۆ خەساری بێت.